لە دامێنی شاخێکی بەردەڵاندا ئاوێکی سازگار ساڵانە هەزاران گەشتیار لە خۆی کۆ دەکاتەوە. جوانی سروشت و فێنکی کەشوهەواکەی وای کردووە لەسەر جەمناوچەکانی هەرێم و ناوەڕاست و باشووری عێراقەوە گەشتیاران ڕوو لە هاوینە هەواری ئەحمەداوا بکەن. أن الشعب العراقي بأعياد الميلاد ئێمە لە ئاعزەمیەوە هاتوین جەژنە پیرۆزە لە خەڵکی عێراق دەکەم سوپاسی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەم خزمەت گوزاریانە بارودۆخی ئەمنی زۆر باشە تەمەناش دەکەین بەغدا جوابێ. من تورکمانم و لە کەرکووکەوە هاتوین جێوێکی خۆش بەڕێ بکەین. دیمەنەکانی ناوچەکە زۆر جوانن، ئاسایش و ئارامی هەیە و خزمەت گوزاریەکانیش باشن، دەشخوازین باشتریش بکرێن. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێن هەڵەبجە ناوچەیەکی گەشتیاری هەمەلایەنەیە. تەنها لە 3 ڕۆژی جەژندا پێشبینی دەکەن زیاتر لە 50,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکان بکەن. گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و باشووری عێراقەوە لە ڕادەبەرە ڕوویان کردوتە سنووری شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە. خۆشبەختانە هەموو بە پشتیوانی جەنابی پارێزگار و هەموو هێزەکان پۆلیسی هاتیچۆ بەرگری شارستانی تەندروستی ئاسایش هەموو لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە تەواوی ئامادەکاریەکان کراوەکەوە چێشتخانە و میوانخانە و هەموو شوێنەکان خواردنەکان کە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ئامادەن. خواردنی هەمەچەشن و چای خەڵوز و بازاڕی کەلتوری بەشێکی دیکە لە تایبەتمەندیەکانن وای کردووە گەشتیاران ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکەن. من وەکو خاوەن مەتعەمێک و کەبابخانەیەک لە سەرچاوە لە بەرامبەر ئاوەکەین هەموو شتێکمان دابی کردووە. کەبابمان هەیە، شلە و برنجمان هەیە، ژیانی وەکو ڕێنمانەکانی گەشتوگوزار هەمومان کردووە. شوێنی عایلە وشتمان هەیە بۆ دانیشتن، شوێنمان هەیە کە عایلە بەو شەو بمێنێتەوە. بەڕاستی هەموو شتێکمان ئامادە کردووە بۆ گەشتیارە بەڕێزەکان. لە سنووری پارێزگای هەڵەبجەدا 28 ناوچەی گەشتیاری هەن کە ڕۆژانە گەشتیاران سەردانیان دەکەن. وە گەشتیارەکانی ژووتیان هێمنی و ئارامی ناوچەکە وای کردووە لە کاتی سەردانکردنیاندا بە شەویشدا بمێنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.